ئەوەی پێشی تا گەورە بۆ نارێم 9 ساڵە بیتەمەنی لە گوندی ئاکۆیانی سەر بە قەزا ڕواندزین لە ماڵی مامستەفا وا دیارە لانکێکیان هەیە ئەم لانکەیەکە سەدەیەکە ئەم لانکە لای خانەوادەی مامستەفایە جا من گفتوگۆی زیاتر لەگەڵ مامستەفا کە مامستەفا پێم وایە خۆش هەر لەناو ئەم لانکەیە گەورەکراوی و لە دوای خۆت بڵم لە پێش خۆت چەند کەسی لەناو گەورەکراوە لە دوای خۆت چەند مناڵی خۆت لە ناوی ئەو لانکەیە وەختی خۆ لۆشی ژێمامەشی من دروست کرایە تەمەنی 9 ساڵ زیاتر دەبی ئێستا تەمەنی 9 ساڵ ئێستا 9 ساڵ زیاتر نەبی کەمتر نابی ئەمن بخۆ ئەو لەناو گەورە کرایە دوایێ ئەو زارە بووی تێداشی من ئەمر دەناودا گەورەکراینە برم ئەمە هەموو دەنادا گەورەکراینە پاشی ئەمە برێن بوو شێمیش مندارە خۆ تێدا گەورەکرد جگە لە تۆ هەر خوشک و برایترت هەبووە لە ناوی گەورەکرا من ئەمە سێ براینە دوو خوشمانانە ئەو 5 ئەمە لە ناو گەورەکراینە پاشی مە کە من مندارم گەورە بووینە داشێ من ئەو لانکەی دایتە بوچێ خۆی هەتا مندارەکانی وێش هەتێدا گەورە بووینە ئەوە ینی سێ زیری تێدا گەورە بووینە تەمەنی ئەوە جاوەتدا گەورەکان 9 ساڵەبی خۆت تەمەەن چەند ساڵە تۆ ئەمر خۆم تەمەەن 73 ساڵە ینی لانکەکە تەمەنی لە تۆ زیاترە ئەوەی پێشی تا گەورە بۆ نارێم 9 ساڵەبی تەمەنی خۆت چەند مناڵی خۆت لە ناوی گەورەکراوە 15 منداریم لە ناو گەورەکرایە 12 کوڕم هێ دەگەست سێکی ژاوە 15 هەر 15 لە ناوی گەورەکراوە هەر 15 ناوی گەورەکراوە مناڵەکانی خۆش هیچیان هەبووە ملانکە بەکاربێنن بۆ ئێستا پاشی مەش بوچێمیش مناری تێدا گەورەکردینە ئێستا ئەم لانکە خۆت لە ناوی گەورەکراوی مناڵەکانیش هەر لە ناو لانکەیە بوون و بنەوەکانیشت بە هەمانشی لە ناو گەورەکراینە بە کۆی گشتی نزیکەی چەند کەس لە ناو بێشکەیە گەورەکراوە ئێستانەکەم پێ حساب ناکرێمە بشینە ئەمە بە خۆدەرم ئەمە پێنجین 15 دارم ئەوە 20 احتیمال لە دەیدیش دەنا گەورەکرا بن حساب کە ئەوە زیاتر لە 30 کەس ناو بێشکەیە لە مناڵیەوە گەورەکراوە ئەرێ وەڵا چۆنە بۆ تۆم بێشکە ئێستا بڵێن ئەتەوێ هەر پارێزگاری لێ بکەی بهێڵیتەوە لای طبعا ئەوە لە کنەمە مقدسە پێما خۆشە هەر بمینێ کەسی ئێستا داوای ئەوەی ناکبرێ حالم بۆی رازی نابێستا بەس ڕەنگە بۆ تۆ خۆشەویستی تایبەت تەوان هەرێ وڵاتی هەرێ وڵا ئێستا ئەمە پێم زۆر مقدسە ئەو هەر هەبی لە ماری هەتا مماینە وا پێما خۆش بڵێم وەکو وەسێتێک بۆ مناڵەکانی خۆت پێتون کە لە دوای خۆشت پارێزگاری لێ بکەنیان ئەوانیش بەو شێوێ هەربی هێڵ هێشتا وەسێتم لێ نەکردینە بەرای احتیمال ئەوان شەرۆشی من بن ئەوانش احتیمال هەروشی من بن پێیان خۆشە هەر بمینێ سلامت بێ